گیانە بۆ جۆرەکە پێویست بوو قەدری عشقی تۆم نەزانی هەزار وشەم لە نێو دڵ بوو. دەنگێتە وەک 40 ساڵیە 50 ساڵیان تێدەزانی ئەو دەم و لێوەی ئەو دەم و لێوەی لە باغادی کە گوڵ باوی نەما. آخر هاوشاری خۆتە بزانین ئەڵێ چی ئەوانە توخوا لە پاش مردنمێ لەسەر قەبرمێ گریە و زاریم بۆچیە هەرۆنجان بۆ ساڵێکیکە منیژەڵم ببەخشە تێدا تامێکی هەیە لەبەرێ ئەم تام تێرە کورد ئایدە لێ ناکە سۆنیاجان ببەخشی ناخەش دکە نەورۆزە تێژی پیرۆز بە سپاس. ئۆر بە خوافیس te performans ecivand gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.